مانزی و نەبوونی کارەبا و پێداویستەکانی هاوڵاتیان یعنی بەڕاستی هاوڵاتیان هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ باری ئەوەیان قورستر دەبێت یعنی وەکو بڵێ باری ئاساییان قورستر دەبێت. تەماشا دەکەین زایرێکی زۆر زۆر ناشرین هەیە لە وڵاتەکەمانە تەماشا دەکەنیت کەسانێک هەیە جلی عربی لەبەر دەکەن یاخۆ جلی ئەزنەبی لەبەر دەکەن باشە بۆچی جلی جوانی کوردی خۆمان لەبەر ناکەن کە زلێکی کەلتوری نەتەوایەتی خۆمانە بۆچی نەمدێتی عەرەبەک زلێکی کوردی لەبەر بکە نەمدێتێت تورکەک زلێکی کوردی لەبەر بکە نەمدێتێت فارسێک زلێکی کوردی لەبەر بکە. نامەیەکم هەیە بۆ ئافرەتان کە ئافرەتیش دەتوانێت وەک پیا و ئیش بکە ئافرەتیش دەتوانێت لە کۆمەڵگە کە حەق خۆی هەیە کە ئیش بکە وەکو پیا و هیچ فەرقێکی نییە. ئێمە گەیشتوینە تا کاتێک ئەو مەرحەلەیەک لە ژیانمانە تەتەور بووە یعنی پێویست ناکە کە پیا و ئافرەت فەرق هەبێ لە ئیشکردندا لەوانەیە لە زۆر جێگا هەبێ کە ئافرەت تا ئێستا ڕێی پێ نادرێت کە ئیش بکە وەکو پیا و بەس نامەی من ئەوەیە هەتا ئێرە و بەسە. دەمەوێت حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بە خاوەن گۆڕاننامەکان بدا و بە دەرچوانی بە هەر قۆناغێکی بەکەلێرەس بێ ئەو دیپلۆم بێ مەشکوم بەرەی زیاتر بە خوێندن بدرێ و گەنجانمان زیاتر هەان بدرێن بخوێنن بۆی هەلی کار زیاترمان هەبێ لە کوردستانە. زۆر سپاس.